ئەم بەڕێزە نووسیوێتی دیارەمە کوڕێکە من لەگەڵ خانمێک پەیوەندیم هەیە مەبەستی زەواجمان هەیە ئەو ئافرەتە 2 جار تەلاق دراوە و من تا ئێستا زەواجم نەکردووە و ماڵی ئێمە ناهێڵن بێوەژن بهێنین زۆر دوعا دەکەم لە هەموو کات و ساتێک دەست بە دوعام بەڵام وەضعەکە خراپتریش بووە تەنانەت چەند جار لەگەڵ ئەو خانمە چووینەتە لای شێخ نوشتەی بۆمان نووسیوە و بە ئەویش هەر پێک نەگەیشتین ئێستا من بەڕاستی پێم سەیرە بۆچی خوای پەروەردگار دوعا و پاڕانەوەی بەندەیەکی خۆی وەرناگرێت چارەسەری کەسانی وەک ئێمە چییە؟ بەڕێزان ئەوەی بۆم خوێندنەوە دەقی پرسیاری ئەو کاکە بەڕێزەیە پرسیاری ئەو بەڕێزە بریتە لەوەی کوڕێک ئەوێ هاوسەرگیری لەگەڵ خاتونێکا بکە لەگەڵ خانمێکا بکە وەکو خۆی نووسیوێتی 2 جاری تر شووی کردووە و لە هاوسەری جیابوتەوە یەکەم بنەماڵەکەی ڕێگرن دووەمیان پەیوەندی کردووە بە هەندێک بەناو شێخ و ئەوانەی کە نوشتە نووسن سێمیان پرسیاری ئەوەی هەیە بۆچی دوعاکانم گیرا نابێ و چارەسەری ئێمە چییە؟ لە وەڵامی ئەو پرسیارەدا کە زۆر جاری تریش تەنانەت لە مزگەوتیشا ئەو پرسیارەمان لێکراوە ئەڵێم وەبیللهی تەوفیق یەکەم شت پێویستە باسی ئەوە بکەین ئەوانەی کەوا ئافرەتن بێهاوژینەکانن واتە لە هاوسەریان جیابوونەتەوە یان هاوسەریان لەدەست داوە بەهۆی مردنەوە ئەو بەڕێزانەی ئەو خاتونە بەڕێزانەی کەوا ساڵانێک یان مەسافەیەک لەگەڵ کەسێکە ژیانی هاوسەریان بەسەر برد بەڵام بەیەکەوە نەگونجان و دواتر بڕیاری جیابوونەوەیاندا هەیە جارێکی ترۆکە ئەو خاتونە هاوسەرگیری کردوتەوە دووبارە لەگەڵ کەسی دووەمیشان نەگونجاوە و جیابوونەتەوە هەروەها کەسانێکمان هەن کەوا هاوسەری ژیانیان هێشتا ئەمان گەنج بوون کە هاوسەرەکەیان لەدەستداوە ئەمانە یەکەم شت پێویستە ئێمە وەکو کۆمەڵگەی موسڵمان بەگشتی هەمومان کە تەماشای ئەو کەسانە دەکەین بە چاوێکی ئاسایی سەیریان کەین بەداخەوە هەندێک خەڵکەیە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان بینارانی بەڕێز کە سەیری ئەو ئافرەتانە دەکا کە لە هاوسەریان جیابوونەوە یان ناویان دێنەیە یان کە هاوسەریان مردووە هەر بە چاوی خەڵکێکی ئاسایی سەیریان ناکە هەر کە ناویان دێنێ ناوێکی تایبەتیان بۆ دادەنێ کە بەڕاستی ئەمە هەڵەیە ئەوانش هەر وەکو یەکێک لە ئێمە وەکو هەموو ئەندامەکانی تری کۆمەڵگا وەکو هەموو کچ و خوشکەکان بەڕاستی هیچ جیاوازیەکیان نییە ئەبێ بە چاوی هەر مرۆڤێکی ئاسایی هەر ئافرەتێکی ئاسایی تەماشایان بکەین دووەمیان بەڕێزان ئەو کەسانە خودی خۆشیان ئەو کەسەی کەوا هاوسەری گیری کرد بەڵام بە قەدەری خوای پەروەردگار بەیەکەوە تەبیعەتەکانیان نەگونجان جیابوونەتەوە یان هاوسەری لەدەستداوە و هاوسەری وەفاتی کردووە هاوسەری ژیانی نەماوە ئەم کەسانش دەبێت خۆشیان بە چاوێکی ئاسایی سەیری خۆیان کەن ئەمانیش خۆیان پێ خەڵکێکی نامۆ نەبێت لە کۆمەڵگادا خۆ ئەمان تاوانێکیان نەکردووە ئەمانش ئەو ئافرەتە بەڕێزانش مافی ئەوەیان هەیە جارێکی تر هاوسەرگیری بکەنەوە جارێکی تر بچنەوە خانە و لانەی هاوسەرێکی نوێوە وە ژیان دەست پێ بکەنەوە و ئەو کەسەش کە بێوێ هاوسەرگیری لەگەڵ بکە بەمەرجێک ئەو ئافرەتە یەکەم لەسەر خیانەتی هاوسەری گیان نەبوو بێتەوە ئەمە بابەتێکی خەتەرە کەسێک لە هاوسەری یەکەمی لەسەر خیانەتی هاوسەری جیابوو بێتەوە ئللا دەرگای تەوبەی و ڕەحمەتی خوا لە کەسدا ناخرێ ئللا مەگەر ئیسبات بوو بێ بەڕاستی تەوبەیەکی ڕاستەقینەی کردووە چونکە ئینسان هەر گوناهێک بکە کاتێک کە تەوبەیەکی ڕاستەقینەی کرد لاپەڕە کۆنەکانی هەڵدایەوە بە ئاوی تەوبە خۆی شت بوو بە خواپەرستێکی ڕاستەقینە و ئەخلاقە کۆنە پیسەکانی واز دێنا هیچ مرۆڤێک نییە لە ئیسلامی ئێمەدا پا نەبێتەوە بۆیە ئەگەر ئافرەتێک لەسەر خیانەتی هاوسەری جیابووبەوە باش نییە ئینسان هاوسەرگیری جارشکە لەگەڵا بکاتەوە ئیلا وەکو عەرزم کردن چەسپا بێ کە بەڕاستی تەوبەیەکی ڕاستەقینەی کردووە هەروەها بەڕێزان دووەمیان ئەو ئافرەتە کە ئینسان بێوێ هاوسەرگیری لەگەڵ بکاتەوە پێویستە ئافرەتێکی خواناس بێ و داپۆشراو بێ بە جلوبەرجی ئیسلامی حەیا و حورمەتدار سێمیان خاوەن کەسایەتیەک بێ واتە ئەو ئافرەتە کە هاوسەری لەدەستداوە یان بە تایبەت لە هاوسەری جارێک 2 جار جیابوتەوە
ئەو کوڕی ئەو پیاوەی بێوێ هاوسەرگیری لەگەڵ بکە ئەبێ سەیری ئەوە بکە ئەمە چەند ئینسانێکی لە سەرخۆ و هێمن و بەتەحەمولە. چونکە زۆر جار ئەگەر ئافرەتێک لەگەڵ هاوسەری یەکەمی نەگونجا بەس لەسەر کەللە شەقی و عەسەبی بوون، سیر دەکەیت لەگەڵ هاوسەری دووەمیشە هەر لەبەر عەسەبیەت و کەللە شەقی خۆی نەگونجا دڵنیا بە هاوسەری سێم و چوارەمیش لێی نەحەسێنەوە. بۆیە ئەو کەسانەی کە تەماشای دەکەی گەوافرەتە لەبەر کەللە شەقی خۆی، لەبەر کەللە ڕەقی خۆی، لەبەر عەسەبی بوون و زمان زبری خۆی نەیتوانی بوو لەگەڵ هاوسەری ئیدارە بکە، ئەمە باشتر وایە بۆ خۆی دانیشێ و ماڵی پیاوێکی تریش وێران نەکە و کەسێکی تریش خۆی تاقی نەکاتەوە. چونکە ئەم ئەزمونێکی ڕابردوو هەیە، ئەخلاقەکەی وایە ئافرەتێکی عەسەبیە، ئافرەتیش کە عەسەبی و تووڕە و تند و زمان زبر بوو بەڕاستی هەموو پیاوێک ناتوانێت تەحەمولی لەگەڵا بکە. بەڕێزان، ئەو کەسانی کە هاوسەریان لەدەستداوە، مردووە هاوسەرەکەیان یان جیابوونەتەوە، ئێمە وەکو موسڵمان پێویستە کەسانێکی مەبدەئی بین، وەڵڵاهی پێویستە جیاواز بین لەگەڵ خەڵکی تر. من پێم سەیرە ئێمە هەموو جار بە قوربانی ناوی پیرۆزی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم، سەلات و سەلامی خوا لەسەر ئەو ڕابەرەمان بێ. هەمومان کە موسڵمانین ئەو پەڕیشانەزی بەوە دەکەین کە شوێنکەوتوی پێغەمبەرین صلی الله عليه وسلم. بەڵام پێم سەیرە باشە بۆ لە هاوسەرگیری پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها هەم بێدینەکان خوانەناس و مولحیدەکان ئەوانەی دژی پێغەمبەرن صلی الله عليه وسلم فێڵبازانە و زۆر زانانە تەنها باسی چەند ژینەتی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا ئەوەندە ژنەی هەبووە و ئەوانەش کە بەناو دیندارن هیچ سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانیاندا زیندوو ناکەنەوە، تەنها و تەنها باسی ئەوە دەکەن ئەوەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند ژنێکی هەبووە، جا بۆ پیاوی هەموو پیاوێکی موسڵمان ئەو هەموو ژنەی نەبێ، بۆ چوار ژنی نەبێ. واتە وەکو سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها و تەنها بریتی بێ لەوەی چەند ژنیەتی هەیە. بەڵام بێ ئاگا، بەڵام پێم سەیرە کەس باسی ئەوە ناکە باشە یەکەم هاوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وەکو پیاوێک پێش زەمەنی پێغەمبەرایەتی صلی الله عليه وسلم هێناوێتی چێ بوو؟ ئەو خاتونە بەڕێزەی کە ناوی خاتو خەدیجە بوو، دایکی ئیمانداران. بەڕێزان، خاتو خەدیجە یەکەم هاوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم دیقەت بدەن، زۆر گرنگە. یەکەمیان ئافرەتێک بوو، ئەو مستەلەحە بمبورنەگە بەکاری بێنم ناچارە، من دڵم بێ هاوژینەکان، واتەوە کە ئێستا هاوژینیان نییە، هاوژینیان لە دەست داوە، مردووە یان جیابوونەتەوە. بەڵام کوردەواری خۆمان ئەگە وشەکە وەک خۆی نەڵێم ڕەم بێت لای هەندێک خەڵک نێپێکم، ئەویش ئەوەیە بێوەژنەکانی پێ دەڵێن. خاتو خەدیجەی دایکمان، خاتو خەدیجەی خێزانی یەکەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتێک بوو بە مستەلەحی کۆمەڵگا پێ دەڵێن ئافرەتێکی بێوەژن بوو. یەک جاری شووی نەکرد بوو، دوو جار شووی کردبوو، دوو جار شووی کردبوو و لە هەردوو مێردی پێشووی منداڵیشی هەبوو. دووەم خاڵ تەمەنی جیاوازی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ خاتو خەدیجەدا زۆر زۆر جیاواز بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم کوڕێک بوو، پێشتر هاوسەرگیری نەکرد بوو. خاتو خەدیجەی هاوسەری دوو جاری تر شووی کردووە، مناڵیشی هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم گەنجێک کە تەمەنی 25 ساڵە، خاتو خەدیجەی بێوەژن تەمەنی 40 ساڵە، 15 ساڵ جیاوازیان هەیە. 15 ساڵ پیاوەکە گەورەتر نییە، 15 ساڵ کوڕەکە گەورەتر نییە، 15 ساڵ هاوسەرە بێوەژنەکەی لە خۆی گەورەترە. 15 ساڵ جیاوازی تەمەن. بەڵام دیقەت بدەن، پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا وفاتی خاتو خەدیجە ماوەی 25 ساڵ هاوسەر بوو لەگەڵیدا. خۆشترین ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە هەموو ژیانیدا کە بە دڵنیاییەوە دەتوانم بڵێم، بە دڵنیاییەوە دەڵێم ژیانێک کە پیا و ژنێک لە ژیانی هاوسەریدا قەت کێشیان نەبوو بێ و جارێکی کەش دووبارە نابێتەوە، تەنها حەزرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هاوسەری یەکەمیدا کە خاتو خەدیجەیە. بۆ یەک جاریش ئەم ژن و پیا و کێشەیەک لە ژیانیاندا ڕووی نەدا. و پێغەمبەر صلی الله عليه وسلم 10 ساڵی پێغەمبەرایەتیشی، 10 ساڵی پێغەمبەرایەتی، واتە 25 ساڵ لەگەڵ خاتو خەدیجە ژیا، 15 ساڵ پێش پێغەمبەرایەتی تا 40 ساڵی، لە 40 ساڵیش کە وەحی بۆ هەتا 50 ساڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ڕۆژیش بیری لەوەی نەکردەوە جارێکی تر ئافرەتێک بێنێ، جارێک باسی ژنی نەکرد. ئەو هەموو کچە باشەی پێشکەش کرا، هەموو قڕیش دەچوونە لای دایان و بەس واز لە پێغەمبەرایەتی بێنە، وەرە کام ئافرەتە دەستی دەخەیتە سەر، کام کچەی جوانە پێشکەشت بێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێک بۆ یەک جار تەنانەت نەزەرێکیشی لە ئافرەتێک نەکردووە. ئەوەندە هاوسەرەکەی خۆی خۆش دەویست، ئەوەندە بەیەکەوە مرتاح بوون.
تەنانەت ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خاتون خەدیجەی لەدەستدا هیچ ساڵێک لە ژیانیدا بەقەدەر ئەوە ناڕەحەتی نەچێشتووە و تەنانەت هیچ کات هەتا مردنیشی تا وەفاتی پیرۆزیشی خاتون خەدیجەی هاوسەری لەبیر نەچۆوە. من دڵنیام هەموو پیاوێک محەممەدی مستەفا نیە صلی الله علیه وسلم لە وەفاداریدا لەوە ئەچێ کوڕێکی ئاوا گەنج بێوەژنێکی ئاوا بە تەمەن بێنێ هەر 3-4 ساڵە دواتر بیدەوە دەکاتەوە یان باسیەوە دەکاتەوە لە من گەورەتری تۆ تەمەنت زیاترە ئیترا هەموو کچە جوانە هەیە فڵان ئافرەتە خۆی پێشکەش کردم. هەموو پیاوێک محەممەد صلی الله علیه وسلم بەدڵنیایەوە نەخێر و هەموو ئافرەتێکیش خاتون خەدیجەی ژیر و عاقڵ و لێزان و بەخشندە و لێبوردە نییە هەتا بڵین ئەگەر ئەمە ڕوویدا هەردووچان ئاوا چاک دەبن نەخێر. بەڵام بەڕێزان دیقەت بدەن ئەگەر لەم زروف و زەمانەدا ئەگەر کوڕێکی ئاوا گەنج بێوەژنێک بخوازێت دوو جاری تر شووی کردبێ بۆ چەند ساڵ لە خۆی گەورەتر بێ تخوا کامەی دیندارە تعلیقی لێ نادا ناڵێ ئەوە کارێکی باش نەبوو بەڵام با لێگەڕین بادەم پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم ئەو بڕیارە ڕاست و دروستەیدا و خۆشبەختترین ژیانی هەبوو دەکرێت ئیماندارێکی بە شوێن ڕێبازەکەیدا بڕوە بەڵام خۆزگە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا وەفادار بێ وەکو خەدیجەش وەکو خاتون خەدیجەش ئافرەتەکە لێزان و بەخشندە و میهرەبان بێ.